بەڵێ ڕەنج دیارە وەکو خۆت باست کرد لە پێشەچێکەکەدا ئەو هەنگاوانە لەلایەن حکوومەتی عراقەوە دەستی پێ کردو لە ئێستادا پارێزگاکانی هەرێمی کوردستانیش کارا کراوە بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان فۆرمی خۆراکیان بکەنە ئەلکترۆنی بەڵام پرسیاری زۆر لای خەڵک دروست بووە لەوانە بەشێک لە هاوڵاتیان دەبێت پارە بدەن بۆ ئەوەی فۆرمەکەیان بە شێوەیەکی ئەلکترۆنی بێ هاوڵاتیان لە بەشێک لە نووسنگەکان یاخود لەلایەن بەشێک لە هاوڵاتیانی دیکە کە لە ڕێگای سوۆسیال میدیاوە ڕیکلام بۆ خۆیان دەکەن دەڵێن ئێمە ئەو فۆرمە پڕ دەکەینەوە پارێکی زۆریان لێ وەردەگیرێت لەگەڵ ئەوەشدا بەشێک لە هاوڵاتیان بەشێکیان لە ئەندامانی خێزانیان لە دەرەوەی وڵاتن جا نازانن چۆن ئەو بابەتە چارەسەر بکەن منیش ئەو پرسیارانەی کە لەلایەن هاوڵاتیانەوە ئارەستی ئێمە کراوە ئارەستی میوانەکەم دەکەم لەگەڵ کاکسیامان قادر بەڕێوەبەری ڕێخستنی پسولەی خۆراکی هەولێر قسە دەکەم کاکسیامان سلااوت لێبێ سەرەتا بۆ دەست پێ دەکەم لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە پێمان ڕاگەندراوە کە پارەیەکی زۆریان لێ وەردەگیرێت کاتێکە لەلایەن ئەو قرتاسیانە یاخود ئەو پاراوگانەی کە هەن یاخود لەلایەن بەشێک لە هاوڵاتیان کە لە ڕێگای سوۆسیال میدیاوە ڕێکلام بۆ خۆیان دەکەن دەڵێن ئێمە فۆرمی خۆراک پڕ دەکەینەوە ئێوە ئاگداری ئەو بابەتن بەڵێ بەڵێ ئێمە ئاگداری ئەو بابەتین لە پەیجی بەڕێوەبەرایەتیەکەشمان و لە گشت ئەو کەناڵانەی کە پەیوەندیان بە ئێمەوە کردو کەناڵەکانی ڕاگەیاندن یاخود چاوپێکەوتنمان کردووە هاوڵاتیانی خۆمان ئاگدار کردەوە کە ئەو پرۆسەیە پرۆسەی نوێکردنەوەی پشلەی خۆراک بە خۆڕاییە بۆ سەرجەم هاوڵاتیانی هەموو عێراق بەگشتی و بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە هیچ بڕەپارەیەک لە بەرامبەر ئەو نوێکردنەوە وەرناگیرێ ئەوەی بڕەپارەیەک وەردەگری لە دەرەوەی سنووری بەڕێوەبەرایەتیەکەمانە و بە شێوەیەکی دەتوانم برێم نایاساییە بۆیە لە ئاگداری هاوڵاتیان دەکەمەوە بە هیچ شێوەیەک بڕەپارە نەدەن و ئەوانەش کە ئەو کارە دەکەن تکایە باواز لەو کارە بێنن و هیچ بڕەپارێک لە بەرامبەر نوێکردنەوەی پشلەی خۆراک وەرنەگرن هاوڵاتیان بۆ ئەوەی پشولەکانیان بە ڕێک و پێچی و بە خۆڕایی نوێ بکرێتەوە دەتوان لە مۆبایلەکانی خۆیان لە ماڵەکانی خۆیان لە شوێنی کار ئەپلیکیشنەکە دابەزێن و بچنە ناو بەرنامەکە کە فێرکاریشمان بڵاو کردێتەوە کە چۆن کار لەسەر بکەن خۆ ئەگەر هەر هەڵەیەکیان کرد یاخود نەیانزانی یا زانیاری پێویستیان نەبوو لۆ پڕکردنەوەی ئەپلیکیشنەکە با پەیوەندی بە بریکارەکەیەوە بکە بریکاری خۆراکەکەی کە نزیکە لە ماڵەکەی زۆربەی هاوڵاتیان بریکارەکە لە گەڕەکەکەی خۆیتیان خۆ ئەگەر بریکارەکەش نەیتوانی دەتوانی سەردانی بەڕێوەبەرایەتیەکەمان بکە وەکو پێشووتر ئێوە خۆتان دیتان هاوڵاتێکی زۆر لە ژوورەکان سەردانی هۆبەکان دەکەن و فەرمانبەران لە خزمەتی هاوڵاتیاندان ئاسانکاریان بۆ دەکەین و بەو پەڕی دڵفراوانی و پێشوازیان دەکەین و ئاسانکاریان بۆ دەکەین و کارەکەیان بۆ ئەنجام دەدەین زۆر باشە ئەی سەبارەت بەو خێزانانەی کە یەکێک لە ئەندامانی خێزانیان لە دەرەوەی وڵات چۆن چارەسەری ئەو بابەتە بکرێت چونکە وەزارەتی بازرگانی ڕاگەیاندووە ئەگەر هەر کەسێک هەر ئەندامێکی خێزان لەو فۆرمە ئەلکترۆنیە ناوی پڕ نەکرێتەوە ناوی نەبێت ئەوە ڕاستە و خۆ لە فۆرمی بایەیەکە ناوی نابێتون و جگە لەوەش ناویشی دەسڕێتەوە ئەمە چۆن چارەسەر دەبێت دەکرێت هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستان و عراق ئەو فۆرمە پڕ بکەنەوە یاخود چۆن چارەسەری و کێشەکراوە بەڵێ بخۆی ئەو پرۆسەی نوێکردنەوەی پسولەی خۆراک یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە داتا و زانیاریەکی دروست و ڕێکوپێکمان بەدەست بکە کە بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی کە لە سنووری عراق دەژین لە ناوخۆی وڵات دەژین و لە دەرەوە نین هەروەها ئەوانەی کە مردوون ئەوانەی سەفەریان کردیە یاخود ئەوانەی ناوی دووبارەیانەیە هەموو ئەوانە دەسڕێتەوە و لە ئەنجامدا داتایەک و زانیاریەکی ڕێکوپێکمان بەدەست دەگە دەتوانێت ئەو زانیاریانە بۆ زۆر بواری دیکە بەکاربێنین نەک هەر لە وەزارەتی وەزارەتەکانی دیکەش پێویستیان بۆ زانیاریانە دەبی و دەتوانن سوودی لێ وەربگرن بۆیە لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەم ئەوەی خزم و کەسی یاخود یەکێ لە ئەندامانی خێزانەکەی لە دەرەوەی وڵاتە بە هیچ شێوەیەک لینچی لۆ نەنێری و خۆی ئەپدێت نەکات چونکە ئەو سیستەمە ئەو بەرنامەیە بەستراوەتەوە بە سیستەمی GPS هەر هاوڵاتیەک لە سنووری عراق چوە دەرێ GPS-ەکە نیشان دەدا کە ئەوە لە دەرەوەی وڵاتە خۆگە کارەکەشی لینچیشی بۆ بچی و کارەکەشی ئەنجام بدا ڕاستەوە خۆ دوای ئەوە هەموو خێزانەکە حەجب دەکرێت بەڵام لە ناو پارێزگاکان هەرێمی کوردستان ئاساییە بە نمونەیەکێک لە هەولێر ئەوی دیکە لە سلێمانیە بەڵێ لە ناو خۆی عێراق
زۆر ئاساییە بۆ نمونە کەسێک لە بەغدا دانیشتووە یا لە بەسرا یا لە کەرکووک مووسڵ سلێمانی لە هەر پارێزگایەکی عێراق بیتن دەتوانی لینچی بۆ بنێری لە جیاتی ئەوی بگەڕێتەوە لە بۆ ئەپدێتکردنە و کاتی لێ بەفی ڕۆ ببە دەتوانی لینچی لۆ بنێری و هە لە شوێنی کارەکەی خۆی ئەپدێت بک وێنەکەی خۆی بگری و بینێرتەوە لە بۆ خانەوادەکەی و ئەویش دووبارە ئەپدێتەکەی و تەواو بکە و ناوی لە پشلەی خۆراک نوێ بکرێتەوە بەشە خۆراکی خۆی وەرگریوی کێشەیەکی ناوی. دەست خۆش بێت. بەڵێ ڕەنس ئەوەی جێبیست بوون ئەمە ئەو زانیاریان نەبوون لەلایەن بەڕێوبەری ڕێخستنی پسولەی خۆراکی هەولێر لەبارەی ئەو هەڵمەتەی کە یاخود ئەو پرۆسەیەی کە دەستی پێ کردووە بۆ نوێکردنەوەی فۆرمی بایعی لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستانیشەوە.